وەزیری خوێندنی باڵایە لە دەستەی کوردستانی بۆ دراساتی استراتیجی و توێژینەوەی زانستی. گوێڕادێرە لە پزیشک و ستافی دەستەکە لەبارەی هەوڵەکانیان بۆ دۆزینەوە و چارەسەر بۆ ڤایرۆسی کۆرۆنا و پشکنینی تاقیگەی تا کوردستانیش ببێتە بەشێک لە هەوڵە جیهانیەکانی چارەسەری ئەم ڤایرۆسە. ئێمە ئەمڕۆ لە چوارچێوەی بڕیار ڕاستپاردەکانی ژووری عملیاتی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بۆ ڕوبەڕووبوونەوەی پەتای کۆرۆنا هاتینە ئێرە لە دەستەی کوردستانی بۆ دیراساتی استراتیژی و توێژینەوەی زانستی ئەم تاقیگەیمان بەسەر کردەوە و ئەم تاقیگەمان کردەوە. تاقیگەیەکی گرنگە بۆ توێژینەوەی زانستی وەروها جەناحێکی زۆر تایبەتی شەیە کە ئەتوانێت لە حاڵەتی پێویستدا وەزارەتی تەندروستی استفادەی لێ بکات بۆ پشکنین و شیکاری نەخۆشیەکە. لەم ڕێگەیەوە ئەم تاقیگەیە توانێت بێگومان کە تاقیگەیەکی ستانداردی نێودەوڵەتیە بە هەموو معیاری پێوەرە زانستی و علیمیەکانی دنیا دروست بووە و دەستکەوتێکی گەورەیە بۆ خۆمان و بۆ وڵاتەکەمان کە لەسەر ئاستی عێراق و کوردستانیش تاقیگەیە و ئێمە لە ڕێگەی ئەم دەستگایەوە ئەتوانین بەشدارێکی گرنگ و کاریگەر بکەین لە توێژینەوەی کە لە دنیا دەکرێت بۆ دۆزینەوە و بۆ ناسینی کۆرۆنا بە شێوەیەکی گشتی و ڤایرۆسەکە بە تایبەتی و لەم ڕێگەیەشەوە لێرەوە ئەعلانی ئەوە ئەکەین ئێمە کە گرانتمان دەبێت بۆ توێژینەوەی زانستی و داوا لە زانکۆکان و لە توێژەرە بەڕێزەکانی کوردستانەکەن بێن سوود لەم تاقیگەی وەربگرن بۆ توێژینەوەی زانستی. توانامرۆیی و مادیەکانی ئەم دەستەیە لە ئێستادا بە تەواوەتی بەردەستە و خراوەتە خزمەتی چارەسەری ڤایرۆسی کۆرۆنا. بۆ ئەو مەبەستاش تیمێکی شارەزا و پسپۆر با تەواوی ئامێرەکان ئامادەن بۆ ئەو ئەرکە و وەزیری خوێندنی باڵاش ڕاستە و خۆ سەرپەرشتی ئەو کارە دەکات. ئێمە لە دەستەی کوردستانی بۆ دیراساتی استراتیجی و توێژینەوەی زانستی بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان و پاش ڕاستپاردن لەلایەن جەنابی دکتۆر ئارام وەزیری خوێندنی باڵا توێژینەوەی زانستی هەستاین بە ئامادەکاری بۆ دروستکردنی تاقیگەیەکی تایبەت بە پشکنینی ڤایرۆسی کۆرۆنا. دیارە ئێمە وەکو ستافێکی ئێرە کاک دکتۆر ئەحمەد خۆی پزیشکی ڤێتەرنەریە، من خۆم دکتۆرام هەیە لە بایۆلۆجیا و کاک بەهێز بایۆلۆجی پێشکەوتۆ و تەلەبی دلۆما لێرە بۆ لە دەستا و هەروەها مامۆستا ئارا و ستافی ئەم دەستەیە هەمان ئامادەین کە لێرە خزمەتی هاوڵاتیان بکەین. ژێرخانی زانستی کوردستان و ڕێگا خۆپارێزیەکەی هەموو ئەو ئاماژانن کە کوردستان لە ئایندەدا دەتوانێت بەسەر ئەم ڤایرۆسەدا سەر بکەوێ ئەگەر هاوڵاتیان هاوکاری تیمە تەندروستیەکان بکەن و گوێڕادێری ڕێنمایەکان بن. عومەر کەریم، گەلی کوردستان، سلێمانی.